دەرکەوت کە ئەو منداڵانە زۆربەیان یعنی لە خێزانە هەژار و کەم دەرامەتەکان نین. بەداخەوە دیارە کارکردنی منداڵ، سوالکردنی منداڵ بوویتە دیاردەیەک نەک تەنها لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە وڵاتانی دەوروبەریشەیە و ئەرکی هەموو لایەکە ڕوبەڕووی ئەو دیاردەیە ببێتەوە، چ وەک حکوومەت، چ وەک ڕێکخراوەکان، چ وەک خەڵک، تەنانەت ڕاگەیاندنەکانیش. ئێمە پرۆژەیەکمان هەبوو بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونیسف، ویستمان بزانین ئەو منداڵانەی کە لە سەر شەقامەکانن، لە ترافیک لایتەکانن، خەریکی کارکردنن، خەریکی سوالکردنن، بزانین ژمارەیان چەندە، هۆکارەکە چییە کە ئەوانە لەو شوێنانن و کە لەو شوێنانن دەرەنجامەکە چییە، پێویستە چیان بۆ بکەین. ئێمە تیمێکمان پێکینە 23 توێژەری کۆمەڵایەتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی مەیدانی سەردانی سەرشەقامەکان و ترافیک لایتەکانیان کرد. دیارە لە ئەنجامی سەردانەکان دەرکەوت کە 230 منداڵ لەسەر ئاسی پارێزگای هەولێر و لەسەر ئاسی ئیدارەی سەربەخۆی سۆران خەریکی کارکردن و سوالکردنن لەسەر شەقام و لە ترافیک لایتەکان. هەر لە ئەنجامی بەدووادا چۆنەکانی ئێمە دەرکەوت کە ئەو منداڵانە زۆربەیان یعنی لە خێزانە هەژار و کەم دەرامەتەکان نین. 60% باری دارایی خێزانەکانیان مامناوەندی بوو، بەڵام لەگەڵ ئەوەش 40%ی تر باری دارایی خێزانەکانیان باش نەبوو. باشە کاک یوسف، هۆکاری ناردنی منداڵ بۆ سەر شەقامەکانتی ئایا لەلایەن دایکان و باوکانەوەیە؟ ئێوە مەسەڵەن هیچ ئیجرائاتێکتان لەگەڵ ئەو دایک و باوکانە یاخود ئەوانەی لە پشت ئەو مناڵانەوە هاانیان دەدەن هیچ ئیجرائاتێکتان بەرامبەر کردوونە؟ بزانە کاک ڕێباز، مەهامی وەزارەتی ئێمە لەگەڵ وەزارەتەکانی تر جیاوازە. وەک باسم کرد بەداخەوە لە ئەنجامی سەردانەکانی ئێمە هەندێک ئەنجامی خراپمان بە دەستکەوتن. ئەوانەی کە لەسەر شەقامەکان خەریکی کارکردن و سوالکردن بوون، بەداخەوە زۆربەیان خەلکی پارێزگای هەولێر نەبوون، زۆربیان خەلکی ئیدارەی سەربەخۆی سۆران نەبوون، 170 خەلکی شارەکانی تر بوون، بە تایبەت لە مووسڵ داهاتن. ئەگەر بمانەوێتن ئەم دیاردەیە نەمینیتن، بەڕاستی پێویستە خەلک هاوکاری ئەو منداڵانە نەبێتن لەسەر شەقام و لە ترافیک لایتەکان. چونکە ئەگەر خەلکێکە وا حەز بکەن کە ئەوە شتێکی باشە و ئەوە هاوکاریەکە بۆ ئەو منداڵانە، بەڵام بە دیوی تر ئەوە هاندانی ئەو منداڵانەیە کە لەسەر شەقامەکان بمینەوە، کە لە ترافیک لایتەکان بمینەوە، کە تووشی حادسەی سارە ببن، کە لە ناوژینگەیەکی پیس بژین، لەگەل ئەوەش دەیکەلی خەڵکێک ببن و تووشی ڕەفتاری غەڵەت بن.